لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لەبێ خۆشحاڵم ئەم ئێوارش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ڕۆژانە و جیاواز لە کاتی کەرەنتینەی گشتی دەبینین تۆماری ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە. بە جۆرێک لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 2 کەس بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. پرسیاری سەرەکی لەم دۆخە ئەوەیە بۆچی بەو خێراییە کۆرۆنا گەشەی کرد. لە ڕووی زانستیەوە ئەوەی ناونرا کەرەنتینە سەرکەوتوو بوو یاخود نا. دکتۆر زانا حەمید پسپۆڕی ڤایرۆسی کۆرۆنا لاتەوەر یەکەمی گەرماوگەرم لەگەڵمدایە بۆ تاوتوێکردنیان بابەتە. دکتۆر زانا بەخێر بێ لەوە دەست پێ دەکەم بۆچی بەو خێراییە کۆرۆنا تەشەنەیسن لە ناو هەرێمی کوردستاندا. بەڵێ سپاس بۆ بەرنامەکەی جەنابێت. بێگومان هەروەکو جەنابتان ئاگادارن ئێمە لە هەڵقشانی یەکەم و لە هاتنی ڤایرۆسەکە لە وڵاتی ئێرانەوە و دواتر لە هەندێک وڵاتی ترەوە لە ڕێفرۆکەخانەکانەوە حاڵەتێکی تایبەتمان هەبوو. ئەویش زانینی سەرچاوی ڤایرۆسەکە بوو بەڕاستی کە ئەم حاڵەتە بۆ ئێمە تا ڕادەیەکی زۆر یارمەتی دەربوو بەوەی کە سەرچاوی ڤایرۆسەکەمان ئەزانی سەرچاوی نەخۆشیەکەمان ئەزانی بۆ ئەوانەی چه هەڵگری نەخۆشەکەن و چه توشبوو بن یاخود نیشانەکانیان لەسەر دەرکەوت بوو. بەڵام بەداخەوە لەم هەڵقشانەی دووەمە کە من پێما بێ ڕێیەکی تایبەتی خۆم هەیە لەو بارەیەوە کە ئێمە بە حکمی ئەوەی ماوەیەکی بێدەنگی تەواومان هەبوو، یعنی بێدەنگی لە 100% لە پشکنینەکانمانە کە زیاتر لە 2 هەفتەی خایاند. ئەم بێدەنگیە بۆ ئێمە زۆر دڵخۆشکەر بوو بەڕاستی و ئومێد بەخش بوو کە ئەم پەتای جیهانی کۆڤید-19 تێپەڕێنین بە شێوەیەکی زۆر باش و سەلامەت. لە هەمان کاتیشە گومانمان هەبوو بەڕاستی کە جارێکی تر بێتەوە، بەڵام هاتنەوەکەی ترسمان هەر لەوە بوو کە هەر لە دوای دابەزینەوەی هەڵقشانی یەکەم بەڕاستی خەڵک بە شێوەیەک لە شێوەکان بابەتەکەی لەلا سارد بوویەوە بەواتایەکی تر دوایش بەتایبەت دوای شکاندنی کەرەنتین کە کەرەنتین تەواو بوو لەبەر پێداویستی خەڵکو و لەبەر هەرچی هۆکارێک بێ و یەکێک لە هۆکارەکانیش ئەوە کە ڕاستی ڤایرۆسەکە تەواو کە ببوو لە پشکنینەکانی ئێمەیە چ لە سلێمانی و چ لە هەولێر و دوهۆکیش. لەبەر ئەوە بە شێوەیەک لە شێوەکان بڕیارەکە وا دەرچووە کە خەڵک بگەڕێتەوە سەر دۆخی ئاسایی خۆی بە شێوەیەک لە شێوەکان ژیانی خۆی بکە. بەڵام دیارە دوای ئەو فترە دوای ئەو ماوە بێدەنگیە بەداخەوە دیارە سەرچاوی تازەی ڤایرۆسەکە جارێکی تر هاتوۆتەوە کە من گومانی تەواوەتیم هەیە بە ڕێژەیەکی زۆر کە یا لە ئێرانەوە یا لە عێراقەوە یا لە هەردووچانەوە هاتبێتەوە ناو کۆمەڵگاکەمان و بەداخەوە ئەمەی کە ئێستا ئیبینین هەڵقشانێکی زۆر سەریعە زۆر لەپڕە چونکە پێچێ بە فترەیەک پێش ئەوەش هاتبێ، بەڵام لەبەر ئەوەی تاکو تەرا بووە لە ڕێی چەند کەسێکەوە بوو بێ بەتایبەت ئەوانەی کە یەکەم جار نیشانەکانی لەسەر دەرکەوتن ئیتر چزای ئەوەی ئەوانیش لە خەڵکی ترەوە توش بوو بن یا ئەوە تا خۆیان بەرکەوتنیان هەبوو بێت لەگەڵ خەڵکی دەرەوەی سلێمانیا یاخود یەکێک لە گومانەکانی شەر ئەوە ئەگونجەیە ڤایرۆسەکە لە ناو سلێمانیا هەرما بێت. بەڵام بەڕاستی ئەو گومانێکی بەڕای من ئەگەرێکی زۆر لاوازە و من بۆی ئەچم کە لە دەرەوە جارێکی تر هات بێتەوە هەروەکو جاری یەکەم. بەڵام ئەوەنەی ئێمە زیاتر لە 4000 بۆ 5000 نمونەمان لە ماوەی فترەی بێدەنگیە پشکنین کردووە بە خۆشحاڵیەوە هەمویان نێگەتیڤ بوون. بەڵام بەداخەوە لە کۆتا ساتە ئەم توش بووانە دەرکەوتنەوە و بەرکەوتوەکانیان و بەرکەوتوەکانی تریش و حاڵەتی ترکە ئەمێ بەڕاستی زۆر گرنگی پێ بدەین ئەویش ئەوەیە حاڵەتی نادیاری بەرکەوتنە کە ئێمە ئەوکو لە لەوەی کە سەرچاوی توش بووە. بەڵێ سەرچاوی توشبوونی نادیار کاتێک ئەو کەسە دێت نمونە ئەدا خۆشی نازانێت لەکێوە توش بووە بۆ ئێمەش نازانین چونکە ئێمە یعنی بە هاوکاری هەموو تیمەکانی خۆپاراستن و تاقیگە و سنتەرەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا پلانێکی تایبەتی هەیە بۆ ئەوەی بە دوای ڤایرۆسەکەیە بڕۆی لە ڕێگەی بەرکەوتەکانی ئەو توشبووانەوە. بەڵام کاتێک کە خەڵکێکیت هەڵگری تازەیە یاخود توشبووی تازەیە و بەرکەوتوی کەس نییە ئەمە جێی گومان و مەترسیەوە. دکتۆر زانا لە ڕووی زانستیەکەیەوە بابەتێکی ئاساییە بۆ شێوەیە بە خێرایی ئاوە تەشەنە بکات. پێم وا بێت تاکو ئێستاش بڵێ ینی تاکو ئێستاش هەروەکو زۆربەی وڵاتان هەر بەو شێوەیە تەشەنەی سندووە بەداخەوە یعنی کە ڤایرۆسەکە کەوتۆتە ناو کۆمەڵگاوە ئەیتر تەشەنە ئەسەنێ ئەویش هەروەکو پێشتر باسیشمان کردووە کە
بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا شێوازی هێشووی وەرەگرێ. یعنی بۆ نمونە کاتێک کەسێک توش ئەبێت و ئەو کەسە و هەست بە نیشانەکانیش ناکە بە ماوەیەکی زۆر، لەو ماوەیە ڤایرۆسەکە ئەگوازێتەوە. بەڵام کاتێک گازێتەوە ئەوە نییە بڵێ ئەکاتە 2 و 4 و 8 و 16 بەڵکو ئەبێتە 2 4 16 64 ئاوا ئەڕوا بە شێوازی هێشووی و لۆگاریتمی ئەڕوا، چونکە کۆنتاکتەکان لە وڵاتی ئێمەیە بە تایبەتر دوای کرانەوەی کەرنتین زۆر زیاتر بوون و بەداخیشەوە بەشێک لە هاوڵاتیان و بەشێکی بەرچاویش بەڕاستی کە من تێبینیم کرد و بەژووی خۆم جۆم لێ و بە چاوی خۆم چاوم لێ بوو کە بەشێک لە هاوڵاتیان هەر ئەسڵەن کۆی دۆخەکەیان بە ناڕاست زانی و کۆی بوونی ڤایرۆسەکەیان بە گومان زانی و بێگومان ئەمە کاتێک کە مرۆڤ ڕایەکی تایبەتی خۆی ئەبێ بۆ شتێک بێگومان بە پێچەوانەی ڕێنمایەکانەوە کارەکە، لەوەیە ئەو کردارەش بنوێنێ کە پێچەوانەی ئەوە بێ بۆ ناوەڵێ نەخێر ڤایرۆس نییە، من قەناعەتم وانە کە ڤایرۆسی کۆرۆنا هەر هەبوو بێ، چونکە تەسەووریان نەکردووە بە شێوەیەک لە شێوەکان کە بە تایبەت لە هەڵکشانی یەکەمە دۆخەکە بەو شێوەیە بەباشی بڕوە. بۆیە من بەداخەوە کە لە هەندێک کەس گوێم لێ بووە تەنانەت دەگوت بۆچی خەڵک وەکو ئەوروپا نامرێ، یعنی گەشت بۆ ئەو ڕادەیە وەکوەوەی ئێمە خەڵکی خۆمان لێ زیاد بێ بەڕاستی زۆر بەداخەوە. لە ڕووی زانستی توانانی بڵین ئەمە دیوە ڕاستەقینی و مەترسیدارەکەی کۆرۆناکە ئێستا سەری هەڵداوە؟ بەڵێ بێگومان ئەوەی کە ئێستا هەیە لە هەڵکشانێکی تەواوایەوە تەواوی ئەو سەرچاوە و ئەو توانا و سیستەمەی کە لە بەردەستایە بۆ ئەوە تەرخان ئەکرێت کە قەتیسی کات، بەڵام بەڕاستی زۆر زەحمەتە، چونکە وەکو باسم کرد سەرچاوی نادیار هۆکارێکی زۆر مەترسیدارە کاتێک کە تۆ ناتوانانی بە دوای حاڵەتەکە بڕۆی، ناتوانانی بنەڕەتی ئەم حاڵەتە ئەم ڤایرۆسە بدۆزیتەوە، ئەوسا بە دڵنیاییەوە بە دەیان و سەدانی تری توش کردووە ئەنج هاتۆ بۆ تا چەندە نەزانینی سەرچاوە کاریگەری لەسەر ئیشەکانی ئێوە ئەبێ کە پسپۆرن لە بواری ڤایرۆسی کۆرۆنا تایبەت دەگەر ڕوونکردنەوەی زیاتر دەمێ لە قۆناغی یەکەم کە کۆرۆنا سەری هەڵدا سەرچاوەکەی دیار بوو بەڵام نەخۆشەکە نیشانەیتیانە بوو، بەڵام ئێستا نیشانەکە هەیە سەرچاوەکەی دیار نییە، ئەن لە ڕووی زانستیەوە گرفت بۆیەوە دروست دەکات؟ بێگومان بڵێ بێگومان، چونکە لەبەر ئەوەی حاڵەتەکە بە شێوەیەکی گشتی لە جاری پێشووە کە پێم وابێ بە شێوەی ڕێژەیی لەبەر ئەوەی ئێمە خۆمان ئەمانویست ڤایرۆسەکە بدۆزینەوە، یعنی چاوەڕێ نەبووین نەخۆش دروست بێ یاخود نیشانەکان دەرکەون ئەنجا بێت بۆ نەخۆشخانە. ئێمە پێچەوانەوە خۆمان لە ڕێگەی کەرنتینەکانەوە تەنانەت لە ناو شاریش تەنانەت بە شێوازی کلینیکی ڕاوێژکاری تایبەت وەکو ئەوەی عەلیناجی کە خەڵکێکی زۆر هەر بە گومانێکی سادە و ئاسان نمونەی لێوەرگیراوە و نمونونەکان پشکنیان بۆ کراوە، بۆیە یعنی ئەگەری دۆزینەوەی ڤایرۆسەکە زیاترە لەو حاڵەتەیە، بەڵام کاتێک کە ماوەیەکی زۆری بێدەنگیت هەیە و گومانەکەی کە ڤایرۆسەکەت نەماوە و لە هەمان کاتیشالەوەی کۆمەڵی خەڵک کە ئێمە دەستمان پێیان نەگەیشتووە ئەجینا گەر زووتر دەستمان پێیان بگەیشتایە هەروەکو جاری یەکەم، چکە بەڕاستی جاری یەکەم ئەگەر ئەو 130 بۆ 140 کەسە ئەگەر بەو شێوەیە ڕێگەی لێ نەگیرابایە ئەوانیش بە سەدان و بە هەزارانی تری زیا کرد، بەڵام ئێستاش یعنی تا ڕادەیەک دۆخەکە ئەتوانم بڵێم بەدەر لە حاڵەتی نادیاری کە ئێمە ناتوانین بە تەواوی بنچینەکەی بدۆزینەوە، هێشتا ژمارەکان ئەو زۆرە نین، بەڵام پێم وابێ لە دوێنێەوە بە شێوەیەکی بەرچاو بەڕاستی زیادیان کردەوە ئەمڕۆژ کە من ئەمڕۆ خۆم لە تاقیگە بووم بەداخەوە ژمارەیەکی زۆر لە پۆزتیڤی ڤایرۆسەکەمان هەبووە. دەگاتە چەند ئەمڕۆ بۆ نمونە لەو تاقیگەی ئێوە؟ باوەڕ دەکەی نازانم، چونکە ئێمە بە شێوازی کۆد مامەڵای لەگەڵ ئەەکەین و ڕاگەیاننی حاڵەتەکانی شتەنیا پەیوەستە بە وەزارەتی تەندروستیەوە و لە ڕێی بەڕێوەتی گشتی تەندروستی لە نێوان پۆزتیڤ و نەگەتیڤ کامیان زۆرتر بوو؟ ئەمڕۆ ئەگە بڵێم چونکە ئێمە قاوشیشمان هەیە دووبارەکردنەوەی حاڵەتەکانمان هەیە زۆر حاڵەتمان هەیە، ئەمڕۆ بەداخەوە بە نزیکەی لەسەر و لە 130ەوە کەیسەکانمان پۆزتیڤ دەرچوو بوو، بەڵام هەندێکیان بۆ نمونە گومانی دوێنێ بوون ئەمڕۆ جەخت دەکرێنەوە، هەندێکیان ڕاستەوخۆ. دکتۆر زاناگەر باز لە نیشانەکانی بکەین، نیشانەکانی هەمانە و نیشانانن کە لە سەرەتای ڤایرۆسەکەەوە دەرکەوتون، زۆر جار دەوترێت لە ڕووی زانستیەوە ڤایرۆس دەگەڵ بارودۆخ و ژینگەکە خۆی ئەگونجێنێت. بەڵێ
بێگومان نیشانەکان بەڕاستی بە حکمی من تایبەتمەندی بواری کۆندامی هەناسە و پزیشکی هەناوی نیم، بەڵام بە حکمیەوەی لەو هاوڕێ پزیشکانم پرسیوە بەداخەوە ئەم نیشانانە وا دەرەکەوێت ڕێژەی نیشانەدار لەم گەڕەیە لەم هەڵقشانەیە زیاترە لە ڕێژەی نیشانەدار لە هەڵقشانی پێشوە. ئەمە بەواتایەک ئەوە ناگرێتەوە کە ئەم ڤایرۆسە بەهێزترە بە دڵنیایەوە. ڤایرۆسەکە من زۆر دڵنیام کە هەمان ڤایرۆسە، بەڵام ئێمە ژمارەیەکی زۆرتری هەڵگرمان ئێستا لە ناو شارە هەیە، بۆیە ئەو ژمارەی کە نیشانەیان لەسەر دەرکەوتووە خۆیان هاتوون نمونەیان داوە و بەداخەوە پۆزتیڤ بوون، بەداخەوە وەکو بینیمان کە هاوڵاتێکی تر گیانی لەدەست داوە. یعنی ئەمە دۆخێکی تا ڕادێکی زۆر بەڕاستی مەترسیدارە، چونکە هەر بە حکمی پرسیارکردنم لەو هاوڕێ پزیشکانە کە گومانیان هەیە خێراتر گەشە بکات، چونکە دیارە درەنگتر ئەم کەسە بەخۆی زانیوە و ڤایرۆسەکە کاری زۆری لە ناو جەستەیە کردووە، اینجا هاتووە بۆ لای ئێمە. لە هەمان کاتیشە بەڕاستی خۆ دەزانی تاکو ئێستا چارەسەرێکی دیاری کراو نییە بۆ ئەم ڤایرۆسە و ئەوەی کە هەیە تەنیا هەندێک چارەسەری پشتیوانین کە پزیشکە بەڕێزەکان ئەنجامیەدەن، ئیترەوەی لە توانادا بێ ئەنجامە نەخۆشێکی ڤایرۆسیە. دکتۆر زانال لە سەرەتای سەرهەڵدانی ئەم ڤایرۆسە لە هەرێمی کوردستانە بابەتی کەرەنتینەکردن دەستی پێکرد، ئەو بوو لە 12/3 تا 11/5 تاوی هەرێمی کوردستان کەرەنتینە بوو، پێشتر پرۆسەی خوێندن وەستا بوو. ئەم کەرەنتینەیە کاریگەری هەبوو لەسەر ڤایرۆسەکەەوە بۆ جۆرە سەری هەڵدایەوە کە زۆر خێراترێکە؟ بێگومان نەخێر، بە پێشەوانەوە کەرەنتینە کاریگەری لەسەر قەتیسکردنی ڤایرۆسەکە هەیە. یعنی ئێستاش بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانرێت کەرەنتینەیەکی خودی هەر بکرێت. بۆ نمونە کاتێک کە تۆ باسی تاکپارێزی یا خود پارێزی ئەەکەی، ئەویش هەر جۆرێکە لە کەرەنتینکردن و جۆرێکە لەوەی ببورن کە ئەم ڤایرۆسە قەتیس ئەبێت لە کەسێکە. ئەگەر ئەم کەسە ئەوە نەهەز بە بەرپرسیاری بکە کاتێک وا دابنێ کە بۆ نمونە کاتێک ڤایرۆسەکە بڵاوە بێتەوە، وا دابنێ کە خەڵک توش بووە، خەڵک هەڵگرە. کاتێک تۆ یاخود من ئەگەر گومان لە خۆم کەم جەنابەت بپارێزم لێت نزیک نەکەومەوە، لانی کەم نێوانمان لە 2 مەتر و زیاتر بێ، وەسا بەدڵنیەوە ئەگەر من توش بوو بم ناتوانم جەنابەت توشکەم. یعنی ئەمە بەڕاستی حاڵەتێکی زۆر دراسە لەسەر کراوە و زۆر حاڵەت ئێمە تەنان لە ناو خێزانەی بەرکەوتووەکانە زۆرجار حاڵەتی نێگەتیڤمان هەیە لە ناو یەک خێزانە. لەبەر ئەوە ئەم جۆرە لە کەرەنتینکردنیش هەر واریدەوە کۆڵی، بەڵام بە دڵنیاییەوە ئەوەنەی من گومان و ترسم لی هەیە ئەوەیە کە قەناعەت و متمانەی هاوڵاتیە، یاخود بە شێوەیەک لە شێوەکان ئەو بیر و وەچونەی بۆی دروست بووە، وەکو بیدایەت باسم کرد بەشێکی بەرچاوی هاوڵاتیان هەر ئەیانوت ڤایرۆسی کۆرۆنا هەر نییە. لەبەر ئەوە ئەمە حاڵەتێکی زۆر مەترسیدارە بەڕاستی. یعنی من تەنانەت ڕاستە لە هەندێک سۆشەل میدیا بینیومە، بەڵام هێشتا ئەوە بەس بەگوێی خۆم لەبەردەمی خۆما وتویانە لە فەرمانگەیەکی ئەم شارە، ینی یەکێک بە تەمەنیش تا ڕادەیەک تەمەنێکی کامڵ بڵێ ڤایرۆسی کۆرۆنا بوونی نییە، نەهاتۆتە سلێمانی. حاڵەتێکی زۆر مەترسیدارە بەڕاستی لە ڕووی بیرکردنەوەەوە. دکتۆر زانا هەر لە سەرەتاوە تا ئێساش وا دەوترێ کە 2 هەفتە خۆپارێزی کافیە بۆی کە لە کەسەکە نیشانە دەرنەکەوێت. ئەم قۆناغەش ئەم بابەتە هەر کافیە یاخود گۆڕانکاری بەسەردادێت؟ بێگومان ئەوەنەی تا ئێستا لای ئێمە لە تاقیگا ڤایرۆسەکە دەرئەچێتەوە بە هەمان شێوازی پێشوو دەرەچێتەوە. یعنی ئەو شێوازی پشکنینە هەمان شێوازی پشکنینە و هەمان جۆری ڤایرۆس دەرەکاتەوە. ڕاستە پێویستمان بە کاتی زیاتر و بەڕاستی هەوڵی زیاترە بۆ ئەوەی زۆرتر ڤایرۆسەکە بناسین، بەڵام لەبەر زۆرجار لەبەر مەترسیداری دۆخ و لەبەر نەپاژانی ئێمە و لەبەر زۆرێک لە حاڵەتەکانی تر بەڕاستی وەستانی تەواوی فڕۆکەخانەکان بۆ ناردنی هەندێشت بۆ دەرەوە ناتوانین بۆ نمونە هەندێشت بە خێرایی وەڵامی بینەوە، پێویستمان بکاتە بۆ ئەوەی ئەم وەڵامانە ژوەرگرین. بەڵام بۆ چوونی ئێمە دۆخەکە تەنیا لەوەیە کە ژمارەیەکی بەرچاوتر و ژمارەیەکی زۆرتر ئێستا ناو کۆمەڵگایە بوونی هەیە و ئەگەر بێت و ئێمە ینی وردە هەڵکشانی ژمارەکان ڕاستەوخۆ دەلیلی ئەوەن بەڵگەی ئەوەن کە کەسانی
نیشانەداری زیاتر لەوەیە دروست ببن بەداخەوە و ئەگەری ئەوەش هەیە کە هەندێک لەوان چونکە لە زۆربەی وڵاتانی هەر وایە یعنی ئێمە بە بەڵگەوە کەسی 91 ساڵ چاک بۆتەوە ڕۆشتۆتەوە ماڵەوە و کەسی 23 ساڵی بێکێشە وفاتی کردو گیانی سپاردۆ بۆ ئەمە هێشتا هۆکارەکەی ڕوون نییە بەداخەوە. دکتۆر زانە خۆت پسپۆڕی هەر لە ڤایرۆسی کۆرۆنا زیاتر لە تقریبی 12 ساڵە لە مەجالە کارەکەی ئەلە ماوەی کە ڤایرۆسەکە جارێکی تر سەری هەڵداوەتەوە لە ساڵی 2020 هیچ توێژینەوەیکی نوێتان ئەنجام داوە بەتابەت لە هەرێمی کوردستانەکەیەوە لە تاقیگەکان کار دەکەن بۆی کە بزانەکەن ئەم ڤایرۆساژ ژینگە و ژیانی چۆن ئەبێت؟ بەڵێ توێژنەوەکە بەردەوامن بە جیاکردنەوەی سامپڵەکان و جیاکردنەوەی سامپڵەکان و ئەو یاخود ئەو ژمارەی کە ئەمانەوێت بەردەوام کاری لەسەرەکەین و بەردەوام ئەمانەوێت بە تەواوی گیانکەین و بۆ ئەوەی بیان ناسین بەڵام لە ڕاستیە هەر سامپڵێک لەوانە زیاتر لە 4 بۆ 8 هەفتەی پێویستە بۆ ئەوەی بە تەواوی ئێمە هەموو زانیارەکانی لەسەر کۆکەینەوە ئەوەی کە پێی ئەوترێ ڤایرۆس ناسی ئەوەی کە پێی ئەوترێت تەواوی ناسینی سیفەتەکانی ئەم ڤایرۆسە بۆیە کاتی زۆرمان پێویستە بەڕاستی هێشتا ئەو توێژینەوەی تاونەوە بەڵام لە دۆخی ئێستاە بەردەوامە. بەڵێ ئەوەی کە لە ڕووی زانستێکەوە پزیشکەکان ڕێنمایی خەڵکەکەن بەکارهێنانی ماسک و دەستکێش و دەستنەدانە لە هەندێشت و نەخواردنە لە دەرەوە ئەنی ئەمە بۆ ئێستای هەرێمی کوردستان بابەتێکی ئاساییە بێ بەتابەت کە ئێمە بینیمان لە دوای کەرەنتینەکەەوە خەڵک بە تەواوەتی تێکەڵ بۆتەوە. بێگومان ئەوکو باسمان کرد خودپارێزی و تاکپارێزی زۆر گرنگە و بەڕای من ئەوەی کە ئێستا هاوڵاتیان پێویستە ئەنجامی بدەن بۆ پاراستنی خۆیان و کەسوکاریان ئەوەیە کە لە هەر شوێنێک کە گومانەکە ئەم شوێنە شوێنی گشتیە و شوێنێکی قارەباڵغا و مەودای کەسەکان نزیکە بێتەوە لە مەترێک و کەمتر نزیکیان لە یەکەوە لەو حاڵەتەیە بەڕاستی ئەگەری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە زۆر زیاترە بۆیە پێویستە لەو کاتانەیە بەڕای من بە تایبەت ماسک بکرێ دەستکێش لەوەی بڵێم زۆر پێویست نەکە ئەگەر بێت و دەست بە پاکی ڕابگیرێ بە شێوەیە یەکێک لەم هاوشێوەی ئەم بابەتانەی کوحولەکان بەکار بهێنرێ و ئەشکرێ دەستکێشیش بەکار بێت بۆ پاراستنی و کەسە کە لەو شوێنە ڕۆشتە دەرەوە دەستکێشەکەی فڕێدا و دەستی بە پاکی ئەمێنێتەوە لەبەر ئەوە بەڕاستی بەڕای من ئێستا زۆر گرنگە ئەم خودپارێزیە ئەنجام بدرێ و هەموو ئەو شوێنانەی کە گومانیان لێکرێ بە تایبەت شوێنە گشتەکان لە مۆڵەکانە لە هەندێک شوێنی وەکو مزگەوت و شوێنی وەکو بە تایبەت ئەگەر هەندێک شوێنی تر کۆبوونەوەی خەڵکی تیان ڕووبە بە تایبەت بۆ نمونە لە خێزانێک زیاتر ینی خێزانەکە ڕۆژانە لەگەڵ یەکەن بە شێوەیەک لە شێوەکان ئاساییە ناکرێ خۆ لە یەکتر بپارێزی بەڵام کاتێک کە کۆمەڵێک خەڵک تێکەڵە بێ و ئەم کەسانە بۆ نەماوەیەکی زۆرە یەکتریان نەبینیەوە لە گەڕێکێکی جیاوازتر یەن یەکتر ئەبینن وی لەو کاتێ بەڕاستی پێویستە خۆپارێزی ئەنجام بدرێت. دکتۆر زانە حەمید پسپۆڕی ڤایرۆسی کۆرۆنا سپاس کە لەگەڵماندا بوویت. سپاس بۆ ئێوەش. لە دوای ناوبڕێکتەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان مانگی داهاتوو کۆبوونەوەی لووتکە لە نێوان عێراق و ئەمریکا ئەنجام دەدرێت تایبەتە بە پێتاچوونەوە بە ڕێکەوتنی ئەمنی نێوانیان. ئەمڕۆ باڵۆزی ئەمریکا لە عێراق لە پەیامێکی ڤیددیۆیدا ڕایگەیان کە شەراکەتمان لەگەڵ عێراق تەنها بواری ئەمنی ناگرێتەوە بەڵکو سێکتەر و بوارەکانی دیکەش دەگرێتەوە. ئەم ڕێکەوتە نوێیەی ئەمریکا و عێراق لە چەندین ڕەهەندەوە خوێندنەوەی بۆ دەکرێت بە تایبەت کە ئەمریکا بیر لەوە دەکاتەوە پێگەی لە عێراق بەهێز کاتەوە لە دوای بڕیاری دەرکردنی هێزە بیانیەکان وات دەرئەکەوێت کە ئەمریکا پێگەی لاواز بووە. بۆ هەرێمی کوردستانیش ئەم بابەتە گرنگی خۆی هەیە بە تایبەت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا چاوەڕوانی ڕێکەوتنێک دەکرێت و ئەم ڕێکەوتنە ئەمنیە نوێیە
پێدەچێت بۆ هەرێمی کوردستانیش لایەنی باشی و ئیجابی هەبێت. بەڕێز کار و خۆشناو سەرۆکی ئینستیتۆی توێژینەوەی ئەمریکی کوردی لە هەولێر و لەگەڵماندایە. بەڕێز کار و غێوارەت باش. عێراق و ئەمریکا چ ئامانجێکیان هەیە لەم ڕێکەوتن و کۆبوونەوەی لووتکەیە بە تایبەت لە سەردەمێکدایە کە هەردوو وڵات گیرۆدەی ڤایرۆسی کۆرۆنان، ینی تەنانەت ئێستا قسەکە لەسەرەوەشە ئایا ئەکرێت ناکرێت؟ بەڵێ سڵاوت لێبی کاک یوسف و سڵاو لە بینەرانی بەڕێزی گەلی کوردستان. دیارە ڕێکەوتنی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا لە ساڵی 2008 مۆرکرا بە ناوی ڕێکەوتنی سۆفا و ڕێکەوتنی سۆفا ئەم ڕێکەوتنەیە کە لە نێوان جۆرج بۆشی کوڕ و نووری مالیکی ئەو کاتە مۆرکرا و بەجۆرەی ئەم ڕێکەوتنە لە دوایین ڕۆژەکانی ساڵی 2011 لە 16 2011 دوایین سەربازی ئەمریکا لە عێراق شایەوە و دوای ئەم ڕێکەوتنێکی تریشی بەدواداهات کە پێی دەڵێن ڕێکەوتنی چوارچێوەی استراتیژی کە ڕێکەوتنێکی گشتگیر بوو زیاتر لە سیبند پێکات بوو و بەڵام دوای تێکچوونی ڕەوشی عێراق و هاتنەوەی القاعیدە و دواتر داعش لە 2014 لەسەر داوای حکوومەتی عێراق هێزەکانی ئەمریکا گەڕانەوە کە ئێستا نزیکەی 5200 سەربازی ئەمریکا لە عێراق وجودی هەیە و ئەمریکا دەیەوێ لە سەردەستی حکوومەتی نوێ عێراق بە سەرکردایەتی مستەفا کاظمی لە ناوەڕاستی مانجی داهاتوو یعنی لە 15 شەشەوە دانوستان بکەن لەسەر ئەوەی کە چوارچێوەیەکی گشتگیر بۆ نوێکردنەوەی ڕێکەوتنی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا بچێشن تاوەکو بتواندرێ بەیەکەوە هەماهنگ بن بۆ ئەوەی کە عێراق بکەوێتەوە سەرسیکە چونکە جنابەت دەزانی کاک یوسف کە عێراق کۆمەڵێک بەدەست کۆمەڵێک کێشەوە دەناڵێنێت لەوانە قەیرانی بڵێن کۆڕۆنا و قەیرانی دارایی و هەروە قەیرانی ئەمنی و ئاسایش چونکە لەم لاو لەولا لێرە و لەوێ داعش سەری هەڵداوەتەوە و ئێستا توانای عێراق نییە بەبێ ئەمریکا کە بتوانێت هەم ئاسایش بۆ عێراق بجێڕێتەوە و هەمیش لە ڕووی ئابووریەوە خۆی بگرێ و لە ڕووی سیاسیشەوە بەبێ پشتگیری ئەمریکا عێراق ناتوانێت سیادەی خۆی بەدەستبێنێتەوە بۆیە ئەمریکا و عێراق لەسەر مێزی دانوستان دادەنیشن لە مانجی داهاتوو و دەیانەوێت ئەو ڕێکەوتنەوەی بە ناوی سۆفان بڵێن ناسراوە و لە سیبند پێک هاتووە ئەم ڕێکەوتنە نوێ بکەنەوە تازە بکەنەوە کە ڕێکەوتنێکی گشتگیرە لە بوارەکانی سیاسی ئابووری ئەمنی و لە بوارەکانی کەلتوری و لە بواری خوێندنی باڵا و لە کۆمەڵێک بوار ئەمریکا و عێراق هەماهنگ دەبن و ئەمریکا بەڵێنی داوە کە پشتگیری لە حکوومەتی مستەفا کاظمی بکات ئەگەر بێت و حکوومەتی مستەفا کاظمی ئەم ڕێکەوتنە نوێ بکاتەوە بەڵام خۆش دەزانی کە مستەفا کاظمیش لەژێر فشاری هێزە شیعەکاندایە چونکە لە سێی مانجی یەکی ئەم ساڵ بەهۆی کوژرانی قاسم سولەیمانی و مهدی مهندس دوو ڕۆژ دوای ئەوە لە 5 مانجی یەک پەرلەمانی عێراق بڕیارێکی دەرکرد کە تەنها بلۆچی شیعە یاخود تەنها ماڵی شیعە بەشدار بوو بێجگە لە کورد و سونە بۆ دەرکردنی هێزەکانی بیانی و بەتایبەت ئەمریکا لە عێراق بۆیە ئێستا بەڕاستی حکوومەتی بڵین کاظمی کە دەتوانی بڵین نەبووە مانگێک دەست بەکار بووە ویش لەلایەک لەژێر بوشار و فشاری لایەنە شیعەکاندا بەتایبەت حەشدی شعبی و لایەنانی کە سەر بە ئێرانن و هەروەها لەلایەکی تریش بەهۆی ئەم بارە قورسەی کە ئێستا عێراق تێکەوتووە لە دوای کۆڕۆنا و دابەزین نرخینەوت و هەسەر هەڵدانەوەی داعش بەڕاستی پێویستی بە ئەمریکا هەیە بۆی کە هاوکاری بێ بۆی عێراق لەم تەنگەژانە قوتار بکە بۆیە پێم وایە کە بۆ عێراق ئەم ڕێکەوتنە زۆر گرنگە و وەکو خۆشت ئاماژت پێکرد کە باڵێزی ئەمریکا لە عێراق ئاماژی بەوە کردووە کە ڕێکەوتنێکی گشتگیر دەبێ و ئەوان هاوکاری عێراق دەبن بۆ ئەوی عێراق بکەوێتەوە سەرسیکەی خۆی و بۆ ئێمەش بۆ کوردیش ئەم ڕێکەوتنە گرنگی تایبەتی بەڕێز کارۆخ ئەگەر قسە لەسەر بابەتی بەریەکەوتن کەین لە عێراقدا ئەم ڕێکەوتنە بەریەکەوتن دروست ناکە لەگەڵ ئەو بڕیارەی کە لە پەرلەمان وەکو خۆت ئاماژەشت پێدا کە تێپەڕێنرا تایبەت بۆ دەرکردنی هێزە بیانەکان لە ناویشیدا ئەمریکا؟ بەڵێ بەدڵنیاییەوە لەلایەک تاوان پێم وایە کە ئێران و ئەمریکا خۆیان دەبێ بەڕاستی لەسەر ئەوە کۆک بن کە عێراق نەکەنە ساحەی ململانەی خۆیان چونکە هەم بۆ بڵێن بۆ عێراق ئەمە ڕوون بۆتەوە کە پێشتر
کە زەرمەندی یەکەم خەڵکی عراقە کە ئەگەر ئێران و ئەمریکا لە گۆڕپانی عراقدا ململانێ بکەن ئەوە خەڵکی عراق دەبێتە قوربانی بۆیە دەبێت هۆردوو لایەن هەم ئێران هەم ئەمریکاش دەست لە ئەم ململانەی هەڵگرن لەسەر خاکی عراق ململانەکانیان خۆتەزانی فراوانەوە ئەمریکا و ئێران ماوەی 40 ساڵە لە ململانێدان و ئێستا شەڕێکی ئابووری قورس بەڕێوە دەچێت لە نێوان ئەم دوو لایەنە و سزای قورسی ئەمریکا لەسەر ئێران هەیە بەڵام پێویستە مڕعاتی عراق بکرێ ئەگەر بیانەوەی عراق بکەوێتەوە سەرسیکەی خۆی و عراق سیادەی بۆ بگەڕێتەوە چونکە لەبەر دەستێوەردانی ئێران و ئەمریکا عراق شتێکی نەمابوو بە ناوی سەروەری یاخود سیادە بۆیە حکوومەتی مستەفا کاظمیش ئێستا ئەرچی سەرەکی ئەوەیە کە سیادە بۆ عراق بجێڕێتەوە و عراق هەم لە هەژمون و لە ژێر فشاری ئێران دەربێنێ و دەستی ئێران لە عراق ببڕێ و هەمیش وا لە ئەمریکا بکە کە ڕێز لە سیادی عراق بگرێەوە ئەمریکاش ڕێز لە سەروەری عراق بگرێ بۆیە ئەمە تاڕادەیەکی باش ئەرکێکی قورسە پێم وایە هەم واژووکردنەوەی و نوێکردنەوەی ڕێکەوتنی چوارچەوەی استراتیژی نێوان ئەمریکا عراق بۆ مستەفا کاظمی قورسە و هەمیش واژووکردنی لەسەر بڕیاری پەرلەمان بۆ دەرکردنی هێزەکانی هاوپەیمانان و تایبەتی ئەمریکا ئەمەش هەر زۆر قورسە بۆیە بەڕاستی ئێستا مستەفا کاظمی لە نێوان بەرداشتی ئەمریکا و ئێراندایە و ئەرکەکەی زۆر قورسە بەڵام ئەگەر هاوکاری ناڕاستە و خۆی ئەمریکا و ئێران هەبێ بۆ کاظمی پێم وایە کە ئەویش ئەرچی سوک دەبێت ئەگەر قسە لەسەر پشتی کورکێ لەم ڕێکەوتنە دەکرێت لە چەند ڕەهەندێکەوە گفتوگۆی لەسەر کرێت یعنی بەگشتی ڕێکەوتنی ئەمنی یاخود ئەو ڕێکەوتنە گشتگیری لە نێوان ئەمریکا و عراقدا دەکرێت چی بۆ کورد پێ دەبێت یاخودیا دەبێت بەڵێ دیارە ئەم ڕێکەوتنەی کە بەڕێکەوتنی سۆفا ناسراوە زۆر بوار دەگرێتەوە هەم لە بواری سیاسی و هەم لە بواری ئابووری و لە بواری سەربازی و ئەمنی و لە بوارەکانی تریش بۆیە بۆ هەرێمی کوردستانی زۆر گرنگە بەڕاستی ئەم ڕێکەوتنی استراتیژی نێوان ئەمریکا و عراق ڕێکەوتنێکی زۆر چارەنووسازە و پێویستە هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بە گرنگیەوە بڕوانێتە ئەم کەیسە و پێویستە نوێنەری کورد هەبێ لەم دانوستانانە و پێویستە هەرێمی کوردستان کە هەرێمێکی دەستوریە لە چوارچێوەی عراقدا پێگە و محەلی دیار بێ لە عراق نەک هەرتەنها تەماشاکار بێ وەکو ڕێکەوتنەکەی ساڵی 2010 کە بەڕاستی ئەو کاتە هەرێمی کوردستان تەنها وەکو تەماشاکارێک داتە بەرچاو و بە هیچ ڕۆڵێکی نەبواتە لە سی بەندا بە شێوەیەکی ڕاستە و خۆ باس لە گرنگ یاخود باس لە هەرێمی کوردستان نەکرابوو بە شێوەیەکی ڕاستە و خۆ بۆیە لەم ئەم جارە پێویستە هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستان ئەجندایەکی هەبێت بۆ ئەوەی کە بەشدار بێت لەم کۆبوونەوە و لەم دانوستانانەوە بەشدار بێت لەوەی کە هەرێمی کوردستانیش وەکو پێگەیەکی گرنگ لە عراق وەکو هەرێمێکی دەستوری و وەکو پێگەیەکی استراتیژی کە ئێستا ئەمریکا سیستەمی پاتریۆتی لە هەولێر جێگیر کردووە و گەورەترین باڵێزخانە قورسڵخانە لە هەولێر دەکاتەوە بۆیە بەڕاستی گرنگە کە هەرێمی کوردستان بەشدار بێت لەم جۆرە دانوستانانەوە هەرێمی کوردستان بێگومان دەبێت ئەگەر وردر تەماشای لە چوارچێوەی ئەگەر ورتر تەماشایکەین و ینی وردی کەیتەوە زیاتر بۆچی گرنگە ینی کورد بەشدار بێ وەکو نوێنەر لە دانوستانەکانە بەشدار بێت بەڵێ بۆ ئەوە گرنگە یەکەمیان هەرێمی کوردستان ئێستا ئێمە دەبێت لە بیرمان نەچێکە لە ساڵی 91ەوە هەتاوەکو ئێستا بەشێک لە پاراستنی هەرێمی کوردستان کەوتۆتە ئەستۆی ئەمریکاوە هەر لە نۆفلای زۆن و هێڵی 36 کە لە دوای کۆڕەوەکە لە ساڵی 91ەوە بۆ هەرێمی کوردستان چێشرا هەتاوەکو ڕوخاندن ڕژێمی سەدام و تا دواتر دامپێدانانی عراق و لایەن عراقیەکان لە دەستوری عراقدا بە حقیقت و بە دیفاکتۆ واقعی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی گرنگ لە چوارچێوەی عراقدا و هەروەها لە شەڕی داعشیش بینیمان کە ئەمریکا بەڕاستی بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاوکاری پێشمەرگە و هەرێمی کوردستان بوو بۆ ئەوەی کە نەکەوێتە ژێر چەپۆکی داعش و لە ئێستاشدا ئاسایش گرنگە کە ئاسایش هەرێمی کوردستان گرنگە بۆ ئاسایش هەرێمی کوردستان بۆ ئابووری هەرێمی کوردستان بۆ لایەنی سیاسی و بۆ پێگەی هەرێمی کوردستان کە ببێتە ژمارەیەکی خوێنراوە لەم ناوچەیە گرنگە بۆ هەرێمی کوردستان بەشدار بێ کە لەم ڕێکەوتنەوە یاخود بەشدار بێت دانوستانەکانی نوێکردنەوەی ئەو ڕێکەوتنەی کە بە چوارچێوەی استراتیژی نێوان ئەمریکا و عراق ناسراوە و پێم وایە ئەمریکا لە ئێستاشدا هاوکاری مانگانەی هێزەکانی پێشمەرگە دەکا و ساڵانە بە بڕی 360 میلیۆن دلار
هاوکاری هێزەکانی پێشمەرگە دەکات و ئەگەر بێت و ئەم ڕێکەوتنە نوێ نەکرێتەوە تازە نەکرێتەوە ئەوە بە دڵنیاییەوە لێکەوتەی زۆر خراپی دەبێت بەسەر عراق بە شێوێکی گشتی و بەسەر هەرێمی کوردستانیش کە هەرێمێکە لە چوارچەوەی عراقدا بۆیە پێم وایە کە بۆ هەرێمی کوردستان گرنگە هەم بەشدار بێ و هەم پێداگر بێ لەسەرەوەی کە ئەگەر ڕێکەوتنەکە نوێ نەکرێتەوە لێکەوتەکانی چی دەبن؟ بڵێ لێکەوتەی سەرەکی کە ئەمریکا خۆی باسی کردووە کە دوای ئەوەی کە ئەگەر بێت و عراق و ئەمریکا ئەم ڕێکەوتنە تازە نەکەنەوە ئەوە بێگومان ئەو کاتە دەبێت ئەمریکا هێزەکانی لە عراق چێشێتەوە و ئەگەر هێزەکانیش لە عراق چێشێتەوە و کاتە ئەمریکا ڕایگەاندووە کە ئێمە ساحەکە چۆڵ دەبێت بۆ ئێران و ئەو کاتە ئێران زیاتر کۆنتترۆلی گۆڕپانی عراق دەکات و لەبەرەوە ئەمریکا سزای ئابووری قورس دەخاتە سەر عراق هاوشێوەی ئێران ئەمریکا ئەمەی ڕاگەاندووە پێشتر و هەروەها لە ڕووی هاوکاری سیاسی پژگیری عراق ناکە کە عراق کۆمەڵێک پابندی هەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەگەر ئەمریکا پشتگیری نەبێ بێگومان لە ڕووی نێودەوڵەتیەوە عراق زەرمەندی زۆری دەبێت لە ناو محافلی دەولی لە ناوەندە نێودەوڵەتیەکان و هەروەها لە ڕووی ئابووریشەوە کە ئەمریکا ئێستا بە شێوکی ڕاستە و خۆ پشتگیری لە سێکتەری ئابووری عراق دەکات ئەگەر ئەمریکا بە سزا بخاتە سەر سێکتەری ئابووری عراق بە تەواوی سێکتەری ئابووری عراق دادەڕمێ و هەروەها پێم وایە ئەگەر گرنگترین خاڵ ئەوەیە کە ئەگەر ئەمریکا لەگەڵ عراق ڕێک نەکەون و ئەمریکا بکشێتەوە هێزەکانی بچێشێتەوە لە عراق ئەو کاتە چونکە سیستەمی بەرگری عراق سیستەمێکی لاوازە و زۆر پەرتەوازەیە کۆمەڵێک هێز لە ژێر ناوی حەجی شعبین و ینی کۆنەبوونەتەوە لە ژێر چەتری سوپای عراقدا بۆیە سیستەمی بەرگری و سوپای عراق لاوازە و ئەمن و ئاسایش عراق ئەوەندە لاوازە پێم وایە ئەگەر ئەمریکا هاوکاری عراق نەبێ و ئەمریکا بکشێتەوە لە عراق ئەو کاتە داعش دەتوانێت بگاتەوە سنوورەکانی بەغدا و پایتەختیش لەوانەیە کۆنتترۆل بکات چونکە داعش ئێستا دیارەکە لە بەهێزبوونەوەدایە و کۆمەڵێک لێرە و لەوێ ڕۆژانە چالاکیان هەیە و هێرش دەکەنە سەر سوپای عراق و حەجی شعبی بۆیە هەم مەترسی ئەمن و ئاسایشی هەیە و مەترسی هەیە گەر ئەمریکا لەگەڵ عراق ڕێک نەکەوێت و هێزەکانی بچێشێتەوە ئەوە داعشتر هەڵداتەوە بەهێزتر لە ساڵی 2014 وهروەها لە ڕووی ئابووریشەوە عراق دادەڕمێت چونکە سیستەمێکی ئابووری بەهێزی نییە لە ڕووی سیاسیشەوە کەواتە بەڕێز کارۆخ ینی ئەم ڕێکەوتنە بۆ عراق ڕێکەوتنێکی ناچاریە دەبێت پابند بێ پێوەی بۆی تووشی ئەمانە نەبێت کە باست کردن. بەڵێ بەدڵنیاییەوە کە بوونی هێزەکانی ئەمریکا لە عراق تاڕادەیەک کەشێکی ئارامی خوڵقاندووە ئەم کەشە ئارامە لە بەرژەوەندی ئێرانیشە هەتا ینی ئێرانیش سوودی لەم کەشە ئارامە وەرگرتووە کە لە ڕێی ئەم کەشە ئارامەوە توانیوێتی بەرژەوەندەکانی خۆی لە عراق ئیدارە بدا یاخود بپارێزێ بەڵام ئەگەر ئەمریکا لە عراق نامێنێ ئەو کاتە ئاسایش عراق دەکەوێتە مەترسیەوە و داعش بە شێوەیەکی بەهێزتر لە جاران سەر هەڵدەداوە ئەو کاتە بۆ ئێرانیش بەرژەوەندەکانی ئێرانیش دەکەونە مەترسیەوە بۆیە پێم وایە ئێرانیش تا ڕادێک ئێستا ڕازی بووە کە عراق دووبارە ڕێکەوتنی سۆفا و ڕێکوتنی چوارچێوەی استراتیژی نێوان ئەمریکا عراق نوێ بکاتەوە لەگەڵ ئەمریکا و عراق تەحمولی ئەوە ناکات کە بەڕاستی ئەمریکا دەستی لێبەر بدا. تایبەت بە مەسلەی کورد لە ڕێکەوتنەکەدا ئاماژت بۆ دەبێت کورد وەکو 2010 نەکە بەشێک بێت لە دانوستان و نوێنەری هەبێت لە دانوستانەکانە پرسیارەکەوەیە ئەنی کورد چی لە دەستدا کە بەشێک نەبوو لە دانوستانەکانی ساڵی 2010 کورد بەڕاستی محلی نەبوو لە عراب و کورد وەکو پێویست نەتواندرا تاڕادەیەک پێم وایە زەرەری زۆری کرد لەبەرەوەی هەتا ئەگەر لەم ڕێکوتنە بە خاڵێکیش بێ باس لە پێکهاتنی بە شێوەیەکی یاسایی پێکهاتنی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بکرێ ئەمە گرنگە کە ئەمریکا هەمیشە خۆی بە هاوکار دەزانێت لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا ئەگەر کورد غیاب بێ لەم ڕێکەوتنە ئەوە پێم وایە ئەو کاتە حکوومەتی بەغدا هەر کاتێک بەهێز بێ دەتوانێت کە ئیجراعات بەرامبەر بە هەرێمی کوردستان بکە وەکو ئەوەی کە کردی لە 2014 کە بیزانی هەرێمی کوردستانی بڕی و ینی بەڕاستی دەبێت چاودێرێکی نێودەوڵەتی و بەتایبەت ئەمریکا لە ڕێکەوتنێکی نووسراودا وەکو چاودێر خۆی نمایش بکە بۆ ئەوەی کە هەمیشە وەکو بڵێن وەکو چاودێرێکی گرنگ ئاگای لە ڕێکەوتنەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بێ بۆیە لەم ڕێکەوتنەدا گرنگە پێگەی هەرێمی کوردستان بپارێزرێ و
ئەمەش بۆ دەکرێت کە وەزیری دەرەوە کە پشتی کوردە و تاوکو ئێستا بەداخەوەم پۆستە شاغرە بزووی خەمی لێ بخورێ و کارکتەرێک یاخود کەسایەتیشی سیاسی کورد کە بڵێن کۆدەنجی شیعە و سونەی لەسەر بێ بۆەوەی لە پەرلەمانی عێراق دەنگ بێنێ پێویستە هەرێمی کوردستان و بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان کەسایەتیی وا هەڵبژێرن کە بەزووی بتوانێ وەکو وەزیری دەرەوەی عێراق دەست بەکار بێ بۆ ئەوەی بەشدار بێت لە دانوستانەکان چونکە بەڕاستی گرنگە هەرێمی کوردستان لە ناو ئەم دانوستانەدا وجودی هەبێ و ئەم پرۆژانەی ئەمریکا هەیەی بۆ عێراق بەشی هەرێمی کوردستانیشی لێ بدرێت. بەڕێز کارۆخانی بێزبوونی ئەمریکا لە عێراق چمانایەک دەبەخشێ ئێمە دەبینین یا دەزانین لە دوای پرۆسەوە لە 2023 تا 2011 ئەمریکا خاوەنی یەکەمی عێراق بووە. ئەنەگەرم جارە ئەمریکا لە عێراقدا بەهێز بێتەوە چمانایەکی هەیە؟ بێگومان ئەمریکا گەر لە عێراق بەهێز بێ کۆمەڵێک بەرژەوەندی هاوبەش هەیە هەم بۆ ئەمریکا گرنگە و بەرژەوەندەکانی دەپارێزرێ و هەم بۆ عێراقیش گرنگە. دیارە کە پێشتر ئەمریکا دانی بەوە داناوە کە بەڕاستی شکستی هێناوە لە بنیاددانەوەی عێراق یاخود لە دروستکردنی عێراقێک کە عێراقێکی دیموکراسی بێ یاخود فیدرالی بێ و ببێتە نموزەجێک یاخود نمونەیەکی جوان لە ڕۆژهڵاتی ناوەڕاست. بەڵام ئەوەی کە ئەمریکا ئێستا بانگەشی بۆ دەکات ئەوەیە کە ئەوان هاوکار دەبن کە کارکتەرێکی وەکو مستەفا کاظمی بتوانێت دەسەڵاتێکی تەواوی هەبێ بۆ ئەوەی چاکسازی ڕیشەی لە عێراق ئەنجامدا و عێراق بخاتە سەر سکەی ئیسلاح و چاکسازی چونکە ئەو سەرۆکۆزیرانانەی پێشی مستەفا کاظمی هەمویان لە ماڵی شیعەوە یاخود بە باگراوندێکی ئیسلامی سیاسی شیعیەوە هاتون بوونەتە سەرۆکۆزیران بەڵام مستەفا کاظمی لە باگراوندێکی سیکۆلار و علمانیەوە کە بەدڵی ئەمریکایە هاتووە بۆتە سەرۆکۆزیران کە ئەمریکا پێی وایە تاڕادەیەک مستەفا کاظمی دەتوانێت ئەجیندای چاکسازی لە عێراق جێبەجێ بکە و داواکاری خۆپیشاندەران کە ئەمە داواکاریەکی سەرەکی ئەمریکا بۆ لە مستەفا کاظمی بتوانێت جێبەجێ بکە چونکە خۆپیشاندەران ئەگەر داواکاریان جێبەجێ نەکرێت ئەوە دێنەوە سەر شەقام و باری کۆمەڵایەتی و ئاسایش و ئەمنی عێراق بەرەو دووبارە بەرەو ئاڵۆزبوون دەڕاتەوە بێ پێم وایە کە بە شێوەیەکی گشتی ئەمریکا ڕۆڵی گرنگی دەبێ و ئەمریکا پشتگیری تەواوی عێراق دەکات بۆ ئەوەی عێراق بتوانێت ببێتە وڵاتێک کە هاوڵاتیەکانی بتوانن بەلایانی کەم پێداویستە سەرەتاییەکانی ژیانیان هەبێت. بەڵێ باقسێکیش لەسەر نارانی ڕێکەوتنەکە بکەین ینی ئەم ڕێکەوتنەی کە یاخودەم کۆبوونەوە لوتکەی کە بڕیارە ناوەڕاستی مانگی حوزەیران بەڕێوە بچێت. تا ئێستا نارەکانی دەرکەوتون تۆ زیاتر جەخت لەسەر ئەجەندای ئێرانی کردەوە لە عێراقدا بێگومان عێراق بۆتە ناوەندێک یاخود کۆمەڵی ئەجەندای سیاسی تێدایە هەر ئێران نییە هەر ئێران و ئەمریکانین بەڵکو سعودیا هەیە تورکیاش هەیە ینی ئەمانە شتێڕوانینێکیان هەیە بۆ ڕێکەوتنەکە تا ئێستا. بە شێوەیەکی گشتی جگە لە ئێران و یاخود ئەو لایەنانی کە سەر بە ئێرانن ئەو بەتایبەت هەندێک لایەنی حەژی شعبی لە ئێستاوە دژایەتیان بۆ نوێکردنەوە و تازەکردنەوە ڕێکەوتنەوە دەربڕیوە لایەنەکانی تری ئیقلیمی ئەم ناوچەیە وەکو سعودیا وەکو تورکیا ئەمانە لەگەڵ ئەوەن کە عێراق و ئەمریکا بگەنە ڕێکەوتن و هەت بەتایبەت سعودیا کە یەکەم وڵات بوو پیرۆزبایی لە مستەفا کاظمی کرد دوای دەست بەکاربوونی وەکو سەرۆکۆزیرانی عێراق و ئەمریکا وەکو ئەلتەرناتیڤ و بەدیلێکیش سعودیای داناوە بۆ ئەوەی عێراق پشتی پێ بەستێ بۆ سەرچاوی کارەبا و وزە و گاز و ئەوانەی کە ئێستا عێراق هاوردی دەکات لە ئێران و ئەمریکا هەر لە سەرەتای دەست بەکاربوونی مستەفا کاظمی 120 ڕۆژی بۆ مستەفا کاظمی نوێ کردەوە وەکو نیەتپاچی نیازپاچی تاوەکو بتوانێت کارەکانی ڕایی بکە چونکە تاوەکو ئێستاش عێراق پێویستی بە کارەبا و بە وزەی ئێرانی هەیە و ئەمریکا تا ئێستا چاوپۆشی لە عێراق کردووە کە ئەم پێداویستیانە لە ئێرانەوە دابین کە بەڵام سعودیای وەکو بەدیلێک داناوە بۆ ئێران کە عێراق بتوانێت لەگەڵ سعودیا ئیتفاق بکە بۆ ئەوەی کە بتوانێت وزە و ئەو پێداویستیانی عێراق هەیەی لە سعودیا دابین بکات لە جیاتی ئێران بۆیە پێم وایە کە وڵاتانی وەکو سعودیا پێیان خۆشە کە ئەمریکا و عێراق ڕێکەون و پێیان خۆشە ئەمریکا بمێنێتەوە بە شێوەیەکی قورس بە شێوەیەکی تورکیاش بە هەمان شێوە تورکیاش لەگەڵ ئەوەیە کە ئەمریکا بمێنێتەوە لە عێراق چونکە
بۆ تورکیاش گرنگە کە عراق مستەقر بێ و عراق ئالۆز نەبێت چونکە عراقیش جیرانی تورکیا و ئەگەر بڕێ بە شێوەیەک لە شێوەکان ئاسایشی عراق کەوێتە مترسیەوە لەوانەیە کاریگەری هەبی لەسەر تورکیاش. بەڕێز کار و خۆشناو سەرۆکی ئینستیتوی توێژینەوەی ئەمریکی کوردی سوپاس کە لە هەولێرە لەگەڵماندا بووی. ئێوەش خواتان لەگەڵ.